کاک زیاد چۆنی؟ سوپاسی دەکەم هەرگیژی. کاکەم ڕۆژنامەنووسەکەم لە سوید دەمەوێت پرسیار لێ بکەم، کات هەیە؟ وەڵاهی سەیارە داژۆم زۆر ناتوانم دەربارەی هەرە وەزعی بیلاڕووسیایە. بەڵێ ڕۆژنامەنووسی کام میدیایی. بەڵێ ئەمە تەفدە پرێس. بەڵێ کاک زیە ئەتوو هۆکارەکەت بۆ ئەوەندەی گەڕاندیتەوە کە گوایە ئەوانە بۆیە هەڵاتوونە لەدەست حکوومەتی عێراق و ئەوە سەفین دزەیش کە بە ناوی حکوومەتی هەرێم وا قسە کردێ پەکەکەیە، بەڵام بۆ خۆت دەزانی ڕەوشی زیندانیانی سیاسی بە تایبەتی بادینان چ پرۆتستۆیەکی گەورەی جیهانی بەدوا داهات. یعنی سەیرە حکوومەتی عێراق و حکوومەتی یان پەکەکە چ ڕەبتی بەو قەزیە هەیە؟ خەڵکە دێ لە سیستەمێک بێزە، یعنی کۆمیتاری تو چییە؟ بگورە ئەوە قسەکانی من بە جۆرێکی تر دەنووسنەوە و باس دەکرێ ڕاست نییە وام نەگوتووە. من لەسەرەتای هەموو دیدارێک کە لەگەڵم کراوە، ئەگەر بۆ تەلەڤیزیۆن بێ ئەگەر بۆ ڕۆژنامە بێ، من وتومە ئەوانە کە سوکاری ئێمەنا لە وەزعێکی زەحمەت و زۆر ناخۆشن و ئێمە هەموو شتێک دەکەین بۆ ئەوەی یارمەتیان بدەین و ئەوەی پێمان بکرێ لە دەسەڵاتمان بیکەین بۆ ئەوەی لەو بارودۆخە زەحمەتە نەجاتیان بی. بەداخەوە ئەوەشم گوتووە و بەداخەوە ئەوە زەرەرێکی زۆری بۆ هەرێمی کوردستان هەیە، چونکە پرسیارمان لێ دەکرێ و ئەو بەعزێک لەو خەڵکانە هەندێک لەوانەی کەوا دەڵێن ئێمە کوردستانمان بەجێ هێشتووە هەندێک چیرۆک ڕێک دەخەن کەوا جێگای نابێتەوە لە عەقڵ. ئەوەم گوتووە کەوا چیرۆک ڕێک دەخەن و من بە بەڵگە ئەوانەم هەیە، چونکە لایەنی پۆڵۆنی و هەتا ئەوانەی ئەوروپیش کە دێن سێر دەکەن چاودێرەکان، ئەوانە تعجبیان دەبینێ وەکو ئەو شتانەی مەسەلەن دەڵێ وەڵاهی ئێمە پارتی بە زۆر ئێمە دەنێری شەڕ بکەین لەگەڵ پێکاکە، یانی شەوە تا گەنجێک خەڵکی دووهۆ کە دەڵێ من داعش هجووم دەکاتە سەرمان لەوێن دەرێ بۆیە دەڕۆم. من باسی ئەوەم کردووە، بەڵام ئەوە بەشێکی زۆر کەمی ئەوەیە کە باسم کردووە. بۆچی ئەو میدیایانەی باسی دەکەی ئەو ئەکاونتە کۆمەڵایەتێکەوە تەنیا بۆ دوژمندارەتی کردنی حکوومەتی هەرێم ئەو وشەیە دەردەینن، شتەکانتر هەموو باس ناکەن. باشەکەشت لەوە دەست پێ دەکەین. کاک زیە یەک هەر نوێنەرێکی حکوومەت کە قسە بکە. ناوی جەنابتم ناوی جەناب قادر نادر. قادر ئەوجە خۆشت هەر وەکو ئەوان بەو جۆرە دەستت پێ کرد و سێری ئەوەکانی دیدارەکانی منت کردووە لە تەلەڤیزیۆن لە رادیۆ یان هەر سێری فەیسبوک دەکەی و ئەوانەی کەوا کاک یەک هەر نوێنەرێکی حکوومەت قسە بکات بە تایبەتی سەفین دزەیی کە نوێنەری حکوومەتی هەرێمە بەرپرسی پەیوەندیەکانی دەروەیە و جوتیار عادل تەمسیلی هەموو حکوومەت دەکات، وانە یعنی هەر بەرپرسەک ئەوە یەک ئەو وەی گوتیە. دوو بەڕێزی شت باز لە مەسەلەی ئەو بە ناوی حکوومەتی هەرێم تێبینیت هەیە لەسەر قسەکانی کاک سەفین فەرموو لەگەڵی مناقەشە بکە. من مەسئولم لە قسەکانی خۆم و نوێنەرایەتی حکوومەت دەکەم لە پۆڵۆنیا و مەسئولم لە هەر وشەیەک کەوا گوتومە و هیچ شتێک ئەگەر بەڵگەم نەبی
نەمگوتووە. باشە کاک زیا لە میدیاکان باس کرا کە تو گوتی زۆر خەڵک خۆی کردە ڕۆژنامەنووس و ژیانی مهەددەدا پێت وایە ناڕاستە ئەو قسەیە خەڵک هەیە ڕۆژنامەنووس مەسەلەن لەو 30 ساڵەی بەڵێ ئەوەت نەگوتیە نەتگوتیە خەڵک هەیە خۆی کردە ڕۆژنامەنووس من ئەوەم گوتووە دووبارەی دەکەمەوە کەوا زۆر کەس بەداخەوە چیرۆک هەڵدەبەستن وەکو ئەوەی دەڵێن پارتی دەبمان نێری شەڕ بکەین لەگەڵ دێکاکە یان ئێمە وەکو ڕۆژنامەنووس ئەگەر دەرنەچووباینە لەوێ دەرێ دەگیراین و ئەشکەنجە دەدراین گوتووە و ئەوەش ڕاستە خەڵکەکەوە هیچ پەیوەندیان نییە بە سیاست و نە ڕۆژنامەنووسیشن ئەو قسانەیان کردووە و کەیسەکان هەیە بەڵێ بەڵام ئەتو پێتوانی ینی 30 ساڵە دەیان ڕۆژنامەنووس گیرا کوژرا یەک کەس ڕێزکەی قانون نەبوو هەموو دنیا تا ئێستا ئیدانەتان دەکا ئیدانەی حکوومەتی هەرێم دەکە خۆ نەکە تو نوێنەری حکوومەتی هەرێمی لە پۆڵەنیا واتە بەشی لە سڵتەی هەموو دەڵێن پێشێلکاری گەورەی زەقی سیاسی هەیە ڕۆژنامەنووس دەگیرێ باشترین نمونە ئەو زیندانیانەی بادینانە هەموو دنیا گوتیان بەریان بدەن حەقی ئازادبوونی هەیە کەسی حکوومەتەکەی تو دادگاکەی ئێوە 6 ساڵی حکومدان مەهاجەی نەدەکردن ئەو هەموو خسوەکە بێ گومان خەڵک هەموو دەترسێ دەجی لە بەهەندەیەک لەو سەبەبانەیە دێ ئەتو چۆن نەفی ئەوەی دەکەی کە لە کوردستان ڕۆژنامەنووس ناگیرێ نەکوژایە پێم دەڵێ کام ڕۆژنامەنووس بیکوژەکەی ئاشکرا بووە کاک زیاد تۆ لە پۆڵەندای تۆ پێم بڵێ من لە چێن دەرێ گوتیتر لە کوردستان ڕۆژنامەنووس ناکوژرێ و ناگیرێ ئەتو دەڵێ دەتوان لێم من ئەوەی گوتومە دووبارەم کردەوە ئەوەم گوتووە و ساحێبی قسەی خۆمم و بەڵگەشم لەسەر ئەوە هەیە ئێستا تۆ جوابی من بدەوە تۆ من بڵێ ئەو 10,000 کەسە کەوا دەرچووینە ئەوانە هەموو مستەهدن و هەموو ڕۆژنامەنووسن و هەموو دەخرانە حەبسخانە وەڵام بدەوە ئەوانە هەموو مهەددن نەمگوتی ئەتوات گوتیە گوتیت ئەوانە ڕۆژنامەنووس نەکوژە بەزەم پێت دەڵێم لەو کاکە ئەوە دەنگەکە تەزیلە کاک زیا بە قوربان دەنگکە تەزیلە دەنگکە تەزیلە بە قوربان لۆ دەنێرم بڵاویش دەبتەوە چاوەکەم بەڵێ بڵاویش بکەوە هیچمانی عیش نییە ئەوە من ساحێبی قسەی خۆمم ئەوەم گوتووە بۆ دووبارەی دەکەمەوە و سێبارەی دەکەمەوە بەداخەوە زۆر کەس ئەو زروفە ئیستیغلال دەکا و چیرۆکی وا ڕێک دەخا کەوا هیچ پەیوەندی بە ڕاستیەوە نییە ڕەنگ بێت کاک زیا ئەزانی چییە 10,000 کەس هەتا ئێستا چاپێنجێک ئەوە گەیشتینە پۆڵۆنیا و ئەوروپا و سێچارێک هێشتا لەسەر حدود ماینە ئەوانە هەموو ئاسایش لە دوایان دەگەڕێ هەموو جێگایان حەبسخانەیە هەموو جێگایان ئەوەیە ئیتر ئەوەندە و سوپاس